ڕۆژە کورتەکانی زستان و کەمبوونەوەی جوڵە و کۆتایی هاتنی کاری جوتیاران و گوننشینان وای کردووە شەوانە کاتێکی زیاتریان هەبێ تاوەکو خێزانەکان لە دەوری یەکتر کۆ ببنەوە بە گێڕانەوەی چیرۆک و بیرەوەریەکانیان تا درەنگانی شەو بەخەبەر بمێننەوە. پەنجا گەل بیستکەن کۆ بووینەوە لە ماڵێک دا ئەنیشتین گۆرەوی بازی و قسەی سۆحبەت و یاری کوردایەتیمانە کرد. ئەنجا تەقریبەن لە دوایە کە وەختی ئەوە بوو ئەنجا شەوچەران دێنا مێوژ و گوێز و خورما و ئەو نەوە عەشتانە کە هەبوو ئەوی خوا دابیتی ئەوانەمان دێناوە ئیتر کەسایەتێکی زۆر خۆش بەڕێوەیەتی. ئەوەی کە ڕەونەقی بە دانیشتنەکانی گوننشینان داوە بوونی شەوچەرە و هەمەڕەنگی بەرهەمە خۆماڵیەکانە بۆ بەسەربردنی کاتەکانیشیان ژنان لە ناو کۆبوونەوەکاندا خەریکی چنین و کاری دەستی و پیاوانی ژیاری کڵاو کڵاوێنە و چەندین یاری کوردەواریان کردووە. پیاوەکان دانیشتن گۆرەی بازیان نەکرد، پشکلانیان نەکرد، دۆمینان نەکرد، ئێمەش دانیشتین لەکنیان چامان لێنا و ئیتر گۆرەویمان نەسنی و تەشیمانە ڕست و وەڵای ترە چین بۆ ڕۆژوا بۆ چین بۆ گەڵەکردن. ئیتر هەرەوەز بوو، خۆش بوو، زۆر خۆش بوو. یاران هاتینەوە ئیتر لەو ماڵی هەموو کۆبووینەوانێ ئیتر مەتەڵ و هەرواستی خۆشیان نەکرد، زۆر خۆش بوو. ئیتر بەخوا هەروان زایمان دووش نەبووین. ئیتر ئەچوونیان تووتنکردن بۆ کاتی تووتنمان هەڵەڕنی تووتنمان پێوەیە کرد، هەر بە هەرەوەز بوو کاتی. ئیتر هاتینەوانێ ئیتر هەر ڕۆژەی هەرەوەزی ئێشێک بووین. ئیتر ئەچوون لەو ماڵی نان و چامانە خوارێوارێ. شەوچەرە کۆکراوەی ئەو بەرهەمە خۆماڵیانەیە کە جوتیاران بە درێژایی ساڵ کۆیان کردوێتەوە. شەوانی زستان بە شێوازی جیاواز لە دانیشتن و شەونشینەکانیاندا بەکاریان هێناوە. دالیا کەمال، کوردستان 24، شار باشێر.